لە شاری کەرکووک هەڵمەتی کوتان بە ڤاکسین دژ بە کۆرۆنا فراوان بووە. ئێرە نەخۆشخانەی مناڵانی کەرکووکە لە گەڕێکی نەسەر یەکێکە لەو 102 ناوەندەی بۆ کوتانی وڵاتیان بە ڤاکسینەکە کراوەتەوە. هەڵمەتەکە زۆر فراوان بووە، بنکە تەندروستیەکان زیاد کراوە، هەوڵاتیان لە هەموو چین و توێژەکان و لە سەرتاپەی شاری کەرکووک بە قەزاونەحەکانەوە ڕوو لە بنکە تەندروستیەکانەکەن بۆ فاکسین. ئەمەش خۆشبەختانێت تەنها شەک کە بەدەستمان و بێدژی ڤایرۆسی کۆرۆنا فاکسین بەکاربێنین. کردنەوەی ئەم ناوەندە نوێیانە کاری کوتانی وڵاتیانی ئاسانتر کردووە. تیمەکانی تەندروستی شکارەکە بە باشی ڕایی دەکەن. خەڵکی ئیستا زۆر بەپەرۆشن، هەمویان دێن لە هەموو چین و توێژەکان، چی مۆزەف بێ چی کاسب بێ، هەمویان دێن بۆ بنکەی تەندروستیەکان و لوقاحی خۆیان وەرەگرن. ئەمیش مای خۆشحاڵیە چووکە ئێمە ئەزانین ئەوەی کە کۆمەلگا لە ئەم ڤایرۆسە ئەپارێزێ ئەم ڤاکسینەیە کە خەڵک ئەگەر وەریگرێ خەڵکی تر ئەوها نەخۆشیەکە بڵاو نابێتەوە ناو شاری کەرکووک و بە تایبەتی لە دەڤەری قەتاعی دوو. بە پێی نوێترین ئاماری تەندروستیش ژمارە و کەسانی لە 24 ساعتی ڕابردوودا لە کەرکووک خۆیان بە ڤاکسینەکە کوتاوە 2400 کەسە. کۆی گشتی ئەو کەسانشی تا ئێستا لە کەرکووک بە ڤاکسین دژ بە کۆرۆنا کوتراون گەیشتۆتەنەوە 4510 کەس. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.